لەگەڵ نزیکبوونەوە لەو وادەیەی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان دیاری کراوە لەلایەک ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان و هەندێک دامەزراوەی تر بەردەوامە و جددیتر بووە. لەلایەکی تریش هەڕەشە و فشارەکانی عراقی و هەرێمی و ناوچەیی و نێودەوڵەتیەکان و ناڕەزایە ناوخۆیەکانیش تا دێت زیاتر و تونتر دەبنەوە. کۆبوونەوە نایاسایەکەی دوێنەی پەرلەمانی کوردستان ئەگەرچی هەنگاوێکی باش بوو بۆ کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان، بەڵام جۆرێک لە پەلەپەلی پێوە دیار بوو بۆ ئەوەی چوارچێوەیەکی یاسایی ببەخشێت بە ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان. ئەمە هەرچەندە نەیتوانی ناڕزایەکان دژ بە ڕیفراندۆم کەم بکاتەوە، بەڵام تا ڕادەیەک زیادیشی کرد، چونکە نەیتوانی کۆدەنگی نیشتیمانی دروست بکات و نیگەرانی و گومانەکان بڕەوێنێتەوە. هەڕەشە توند و ئاشکراکەی کۆشکی سپی و ئەڵتەرناتیڤەکەی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و نەتەوە یەکگرتووەکان و ئەڕەشەکەی تورکیا بۆ بەکارهێنانی هێز بەمەبەستی ڕێگرتن لە ئەنجامدانی ڕیفراندۆم و کاردانەوە و بڕیارەکانی ئەنجومەنی نوێنەران و هەردوو ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین و دیالە و جموجوڵە سەربازیەکانی نزیک ناوچە دابڕێنراوەکان لە دیارترین ناڕەزایی و کاردانەوەکانی تەنها دوو ڕۆژی ڕابردوون لەسەر ڕیفراندۆمەکەی هەرێم کە دەبێت سەرکردایەتی کورد بە هەندیان وەربگرێت و بە جددی مامەڵەیان لەگەڵ بکات. بەڵام مەحموود محەممەدی وتەبێژی پارتی لە بەرامبەردا دەڵێت ئەو کاردانەوانە بە هەند وەردەگرین، بەڵام ڕیفراندۆم لە هەمان وادەی دیاریکراودا ئەنجام دەدرێت. بۆیە ئەم بابەتانە پێویستی بە گفتوگۆی زیاترە، پێویستی بە لێکدانەوەی زیاترەوە باستەوە دەکەین کە ئایا دیاریکردنی چارەنووسی میلەتان حەقی و میلەتانە هەیە یان ئەوە پرسیارە دەبێت لە شعبی ئەمریکی بکرێت لە پێشەوە ئەنجا لە دەسەڵاتی ئەمریکا بکرێت کە بێت تەسریحی لەو بابەتە بدەن. هەموو ئەمانە لە کاتێکدایە کە هەموو ئەوانەی دژی ئەنجامدانی پرۆسەی ڕیفراندۆمن دەڵێن گەلی کورد مافی خۆیەتی کە بڕیار لەسەر مافی چارەی خۆنووسینی خۆی بدات. بەڵام هەلومەرجەکە و گۆڕانکاریەکان و ڕەوشی ئێستا لەبارنین بۆ ئەو هەنگاوەی کورد لە ئێستادا و ڕەنگە بەشێک لەو دەستکەوتانەشی کە بەدەستی هێناوە لە دەستیان بدات.